لحديثك صحيح ترغيباته خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم: من قال سبحان الله وبحمده غرست له نخلة في الجنة. هر کەسێک بڵێ سبحان الله وبحمده لە بەهەشتا دارێکی بۆ دەنێژرێ. گەنجێک وتی باوکم هاتە خەوم ڕەحمەتی خوا لێبێ، گەنجەکە باوکشی دەناسم، باوکی بەخوا نەخوێنەوار بوو، خوا عەفوی کە. وتی باوکم هاتە خەوم، وتم باوە گیان حاڵت چۆنە لەناو قەبرە؟ وتی وەڵاهی ڕۆڵە گیان خوا ڕەحمی لێم کرد. دەزانی لەناو قەبر بەهۆی چیوە ڕزگارم بوو؟ وتم ناوەڵا. وتی بەهۆی وشتنی سبحان الله وبحمده. ئەو زیکرەم زۆر دەوت لە دنیادا، خوای گەورە و مەلایکە پێیان وتم بەهۆی ئەم زیکرە و لە هەموو ناخۆشیەکانی قەبر ڕزگارت بوو. سبحان الله وبحمده. دەی سپاسی خوا بکە، ئەوە زیکری مەلایکەی خوایە. جا هەر کەسێک بڵێ سبحان الله وبحمده لە بەهەشتا دارێکی بۆ دەنێژرێ. کەواتە با هەڵسین بە ئیزنی خوا دەتوانین بە دەقیقەیەک و بە چەند دەقەیەک کۆمەڵێک داری زۆر جوان لە بەهەشتا کە لە ئاڵتون و 72 جۆر میوە دەگرێ بۆ خۆمان مسۆگەری بکەین. دەی با قەسرەکانمان، حەوشی قەسرەکان و بیناکانمان هەمووی خۆش بکەین، بیڕازێنینەوە بە ئەنواع دار. دارەکانی بەهەشتی چیلێک ناکە، تام و ڕەنگ و بۆنی جیاوازە. ئەمڕۆ فرسەتە مردی تەواو. کەواتە لەبیری مەکە بە ئیزنی خوا سبحان الله وبحمده 100 جار وتوتە ئەمڕۆ الحەمدولله زیکری بەیانی کردووە، 100 جار وتوتە 100 دار لە بەهەشتا بۆ نێژراوە. ئەو فەزلی خوایە و زیادی کە زیاد.